شیکاریەک لەسەر هەفتەی یەکەمی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل. دۆخەکە بەرەو چ ئاراستەیەک هەنگاو دەنێت. یەک هەفتە لەمەوبەر ئیسرائیل لە بەرەبەیانی 13 حوزەیران هێرشێکی قورسی کردە سەر ئێران. هێرشەکە ئیسرائیل لە یەکەم ڕۆژدا چەند ئامانجێکی جیاوازی هەبوو کە دەکرێت هێرشەکە بەم جۆرە باسی لێوە بکرێت. بە ئامانجگرتنی سەرکردایەتی باڵی سەربازی ئێران بۆ دروستکردنی بۆشایی لە ئاستی بڕیاردانی سەرپەرشتیاری قەیرانی جەنگی، هاوکات کە ئیسرائیل سەرکردایەتی سەربازی ئێرانی کردە ئامانج بێمتمانەیی لە نێوان دەسەڵاتدارانی باڵای ئێران بڵاو کردەوە بۆ ئەوەی کە کەسانێکی تر زۆرتر لە ترسی ئەوەی بکرێنە ئامانجی ئیسرائیل نەچنە سەر کارەکانیان و خۆیان بە دوور بگرن لە بڕیاردانی هەستیار. هاوکات کە سەرکردایەتی سەربازی ئێران کرایە ئامانج، ئیسرائیل هێرشی کردە سەر پرۆگرامی ئەتۆمی و موشکی ئێران. ئەمە لە کاتێکدا بوو کە هەموو سیستەمی بەرگری ئاسمانی ئێران هێرشی سایبەری کرابوویە سەر و کۆنتڕۆڵکردنیان لە دەستی دەسەڵاتی ئێرانجا نەمابوو. هێرشێکی ئاسمانی با زیاتر لە 200 فڕۆکە و هەروەها جوڵاندنی شانە نووستووەکانی موساد لە شارەکان ئامانجی سەرەکیەکەی ئەوە بوو کە ئیسرائیل پەرشوبڵاویەک لە نێوان دەسەڵاتدارانی ئێران دروست بکات کە ئامانجەکەی فەلەجکردنی خێرای دەوڵەت لە ئێران بوو لە زووترین کاتی گونجاوتە. لە ڕۆژی یەکەمدا ئیسرائیل توانی دەوڵەت لە ئێران بخاتە دۆخێکەوە کە نەتوانێت سەرپەرشتیاری ئەو قەیرانە بکات و ئامانجەکەی ئەوە بوو کە دوای 2 ڕۆژ ئێران کۆنتڕۆڵی ئاسمانی لەدەستدا و تاوەکو ئێستا کۆنتڕۆڵی ئاسمانی ئێران بەدەست ئیسرائیلەوەیە. لە دوای نیشاندانی باڵادەستی ئاسمانی ئیسرائیل هەوڵیدا جوگرافیای ئێران بکاتە 3 بەشەوە. یەکەم ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژئاوای ئێران. ئیسرائیل لەم جوگرافیایەدا هەوڵی سەرەکی خۆی دا کە بە لەناوبردننی سیستەمی بەرگری ئاسمانی ئێران کۆریدۆرێکی ئاسمانی متمانە پێکراو بۆ خۆی دروست بکات و هاتوچۆی فڕۆکەکانی خۆی ئاسانتر بکات. لەم بەشەدا هاوکات ئیسرائیل ئامانجەکانی خۆی ورتر کردەوە و هێرشی کرد و دەکاتە سەر پێگەکانی سوپای پاسداران و فڕۆکە جەنگیەکانی ئێران. جوگرافیای دووەم، تاران. لە تاران هەوڵی سەرەکی ئیسرائیلەوەیە کە هێرش بکاتە سەر هەیکەلەی دەوڵەت، هاوشان لەگەڵ بە ئامانجگرتنی کەرتی وزە و پێگاتۆمیەکانی ئێران. ئیسرائیل لە تاران هەوڵ دەدات تا ئەو شوێنێکە بۆی دەکرێت دامەزراوەکانی دەوڵەت بکاتە ئامانج. بە جۆرێک بۆ سەر لێ شێواندنی دەوڵەت، ئیسرائیل بێوچان هێرش دەکاتە سەر تاران. جوگرافیای سێیەم، ناوەند و باشووری ئێرانە. ئیسرائیل لەم جوگرافیایەدا هەوڵ دەدات کەرتی وزە و ژێرخانی ئابووری ئێران بکاتە ئامانج. هاوشان لەگەڵ جوگرافیای ژمارە 1 و 2 ئیسرائیل لەم بەشەدا سێگۆشەیەک دروست دەکات کە فەلەجکردنی دەوڵەت ئاسانتر دەکات. کەمکردنەوەی ئاستی هێرشەکانی ئێران. بە بەراورد لەگەڵ یەکەم هێرش ئێران بۆ سەر ئیسرائیل، لە ئێستادا ئێران توانایی هێرشکردنی بۆ سەر ئیسرائیل تا ئاستێکی زۆر کەم کراوەتەوە. یەکەم هێرشی موشکی ئێران زیاتر لە 200 موشک بوو، بەڵام لە ئێستادا ئاستی موشکەکانی ئێران گەیشتووەتە خوار 50 موشک. ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئیسرائیل توانیویەتی باڵادەستی ئاسمانی خۆی نیشان بدات و لە ئاسمانی ئێرانەوە پێش بە موشکەکانی ئێران بگرێت. هاوکات هاوپەیمانی ئاسمانی لە ناوچەکە یارمەتیدەر ئیسرائیل دەبن بۆ پێشگیری موشکەکانی ئێران و هەروەها لە ئیسرائیل بە سیستەمی بەرگری ئاسمانی دوا قەڵغانی پێشگیری بە موشکی ئێران دەکەوێتە کار. هاوکات لەگەڵ کەمبوونەوەی ئاستی هێرشە موشکیەکانی ئێران، ئیسرائیل هەوڵ دەدات جوگرافیای هێرشکردن زیاتر پەرە پێ بدات و ئامانجی زیاتر بخاتە ناو لیستی ئامانجەکانی خۆیەوە. لە سەرەتاوە ئیسرائیل هەوڵی سەرەکی خۆیدا هەیکەلی دەوڵەت بکاتە ئامانج، بەڵام لە ئێستادا ئیسرائیل هەوڵ دەدات کە توانای حکومڕانی بکاتە ئامانج. واتە ئیسرائیل هەوڵ دەدات کێشە بۆ سەروەری دەوڵەتی ئێران دروست بکات و بە ئامانجگرتنی پێگەی سوپای پاسداران، نیروی ئینتیزامی و پێگەکانی بەسیج دەواازەیەک بکاتەوە بۆ خەڵکی ئێران بۆ دروستکردنی خۆپیشاندان و دروستبوونی پشێوی لە ئێران. لە دوای بە ئامانجگرتنی سەدا و سیما ئەو پەیامە ڕوون کرایەوە کە ئیسرائیل هەوڵ دەدات باڵی سەرەکی ڕاگەاندنی ئێران تووشی داتەپین بکات و ڕێگری لەوە بکات کە ئێران ترس و دڵە ڕاوکێ لە نێو خەڵک بڵاو بکاتەوە بۆ ئەوەی سیناریۆی پشێوی بە جوانی سەر بکرێت. لە کۆتایی هەفتەی یەکەمی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران، دیپلۆماسی ئێرانی دەستی بەکار کردەوە. دوێنێ وەزیری دەرەوەی ئێران لەگەڵ 4 بەرپرسی باڵای ئەوروپا دانیشتنی کرد و هەوڵی ئەوەیدا کە لە ڕێگەی وڵاتانی ئەوروپی و ئەمریکاوە فشار بۆ ئیسرائیل دروست بکات بۆ ڕاوەستانی هێرشەکانی. خاڵی گرنگ لە دانیشتنەکەی دوێنێدا ئەوە بوو کە لەسەر مێزی گفتوگۆ داواکاری زیاتر لە ئێران کرا کە پێشکەشی ئەوروپای بکات. واتە هەوڵێک دەبینرا بۆ ئەوەی کە وڵاتانی ئەوروپی بەرژەوەندی خۆیان بپارێزن و لەم ئاراستەیەدا ئێران کەوتە دۆخێکەوە
کە دەبێت لە یەک کاتدا بەرژەوەندی بۆ 5 لایەن دابین بکات، ئەوانیش ئیسرائیل، ئەمریکا، فەڕەنسا، بەریتانیا، ئەڵمانیا و لە کۆتاییدا کۆی یەکێتی ئەوروپا. ئێرانیەکان توانای دابینکردنی ئەمە هەموو خواست و ویستانەی وڵاتانی ئەوروپای نییە، بۆیە لە کۆتایی گفتوگۆکەدا باس لەوە کرا کە ئێران ڕازی نەبووە بە ویستەکانی وڵاتانی ئەوروپی. لە ڕاستیدا ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە، ئەگەر ئێران هەموو ویستەکانی ئەمریکا، ئەوروپا و ئیسرائیل دابین بکات، بەواتای ئەوەیە کە خۆی چەک کردووە و هیچ توانایەکی سەربازی نەماوە. خودی چەککردنی ئێران زەمینەی داڕمانی دەسەڵاتی ئێرانە، بۆیە ئەوەی کە ئێرانیەکان بە دوایەوان درێژە پێدانی ناچاری شەڕە لەگەڵ ئیسرائیل بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگای دیکەوە هەوڵی ئیسرائیل بۆ گۆڕینی ڕژێمی ئێران پێشی پێبگیردرێت. بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە بە لەبەرچاوگرتنی دۆخی ناوچەکە، جیهانی و هاروەها جۆری هێرشەکانی ئیسرائیل پێناچێت کە ئێران ئەم جارە ڕێگەی دەربازبوونی هەبێت. هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران بووە هۆی ئەوەی کە وڵاتانی عەرەبی، ئەوروپی و ئەمریکا بخاتە دۆخێکەوە کە ڕێگەی گەڕانەوەش بۆ وڵاتانە نەمێنێتەوە. مانەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕاستەوخۆ بەواتای ئەوەیە کە ئەو دەسەڵاتە دەچێت بە دوای دروستکردنی بۆمبی ئەتۆمیدا و پرۆگرامی موشکی خۆی زیاتر پەرە پێدەدات. هەروەها مەترسی زیاتر بۆ ئیسرائیل و بەشێک لە وڵاتانی عەرەبی دروست دەکات. ئەوەی کە گرنگە لە بەرچاوی بگرینەوەیە کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا وەک مارێکی بریندارە. ئەگەر ڕێگەی پێ بدرێت برینەکەی ساڕژ بکاتەوە، لە داهاتوودا بیر لە تۆڵەی زۆر گەورە دەکاتەوە لە هەموو وڵاتانێک کە لەم کاتەدا هاوشانی ئیسرائیل بوون لە دژی ئێران. بۆی ئەم هێرشە ئیسرائیل هەموو وڵاتانی خستۆتە دۆخێکەوە کە بیر لە داهاتووی دوای کۆماری ئیسلامی ئێران بکەنەوە. نەمانی کۆماری ئیسلامی ئێران بەواتای ئەوەیە کە پرۆژەی نەزمی نوێی ئیسرائیل لە قۆناغی کۆتایی خۆیە و جێبەجێ دەکرێت. پرۆژەیەک کە دەتوانێت کورد وەک ئەکتەرێکی سەرەکی سیر بکات، بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام ئەمە بەواتای ئەوە نییە کە کورد لە ئێستادا ئامادەی ئەوەی هەیە بچێتە ناو گۆڕانکاریەکی لەو شێوەیەوە. جوگرافیە ڕۆژهەڵاتی کوردستان دەواازەی چوونە ژوورەوەی ئیسرائیلە بۆ ناودڵی ئێران. ئەم جوگرافیایە لە ئێستادا جێگەی بەریەککەوتنی ئێران و ئیسرائیلە لە ئاستی سەرەوەدا. بۆ نمونە ئیسرائیل لە سەرەتای هێرشەکەەوە هەوڵی سەرەکی خۆی دەدا کۆریدۆرێکی ئاسمانی بۆ قوڵایی خاکی ئێران لە ڕێگەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دروست بکات. بۆیە لەمە ڕاستەیەدا هەموو سیستەمی بەرگری ئاسمانی و پێگەموشکیەکانی ئێرانی لە کوردستان کردە ئامانج. لە ئێستادا ئیسرائیل ئامانجەکانی خۆی لە کوردستان زیاتر کردووە و هێرش دەکاتە سەر پێگەی سوپای پاسداران، فڕۆکەخانەی سەربازی و فڕۆکە جەنگیەکانی ئێران لە پارێزگاکانی کرماشان و ورمێ. ئەم گۆڕینی ئامانجانە دەتوانێت مەبەستێکی دیکەی لە پشتەوە بێت و هەوڵ بدرێت کە کۆریدۆرێکی زەمینیش بۆ ناودڵی ئێران بکرێتەوە. بۆیە کوردستان چ بیاوێت و چ نەیەوێت بەشێکە لەم شەڕە و لە داهاتوویەکی نزیکدا دەوری کوردستان زیاتر ڕوون دەبێتەوە. بە لەبەرچاوگرتنی ئەم دۆخە پێویستی مێژووی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە زووترین کاتدا یەک بگرن و خۆیان بۆ ئەوە ئامادە بکەن کە بە بەرنامەی ورد و داڕێژراوە بچنە ناو هاوکێشەکە و دەوری گرنگ لە دابینکردنی پرۆژەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی نوێدا بگێڕن. دەستکەوتەکانی ئیسرائیل لە هەفتەی یەکەمی جەنگدا ئەمانن. لە هەفتەی یەکەمی شەڕدا هەردوو لایەنی ئێران و ئیسرائیل توانیویانە دەستکەوتگەلێک بەدەست بهێنن. بۆ نمونە ئیسرائیل توانیوێتی کە باڵادەستی ئاسمانی لە ناوبردننی 140 توانای موشکی ئێران، ئاکردنی سیستەمی بانکی، باڵادەستی هەواڵگری و نفوذ لە ناو دەسەڵاتی ئێران لە ئاستێکی سەرەوەدا بسەلمێنێت و هەوڵی زیاتر دەدات کە ئەم دەستکەوتانە بپارێزێت و تەنانەت زیاتر پەریان پێ بدات. هاوکات ئیسرائیل هەوڵ دەدات کە بەدەستخستنی دەستکەوتی زیاتر ئێران بخاتە نێو وازنەی بڕیاری هەڵەدان، واتە ئێران لە ترسی مانەوەی خۆی دەست بۆ کارت گەلێک ببات کە دەتوانێت ڕاستەوخۆ ببێتە هۆی ئەوەی کە ئیسرائیل ڕەوایی زیاتر بەدەست بهێنێت بۆ هێرش بۆ ئامانجگەلێکی دیکە لە ناوخۆی ئێران. هاوکات کە ئیسرائیل دەستکەوتی زیاتر بەدەست دەهێنێت، ئێران تووشی پاشەکشەی زیاتر دەبێت و بەم جۆرە باڵانسی هێز لە نێوانە دوو دەوڵەتەدا ڕۆژ لە دوای ڕۆژ بە قازانجی ئیسرائیل دەشکێتەوە. بەڵام ئێرانیەکانی شتوانیویانە دەستکەوت گەلێک بەدەست بهێنن، لەوانە بەردەوامیدان بە هێرش بۆ سەر ئیسرائیل، وردترکردنەوەی ئامانجەکان لە قوڵایی خاکی ئیسرائیلدا، ڕێگریکردن لە تێکچوونی شیرازەی دەوڵەت لە هەفتەی یەکەمدا. ئەم دەستکەوتانی ئێران لە ئێستادا ڕۆژ لە دوای ڕۆژ خەریکە کەم دەبنەوە و ئیسرائیل هەنگاو بە هەنگاو دێتە پێشەوە. بۆیە چاوەڕوان دەکرێت لە هەفتەی دووەمدا ئێران تووشی چەند پاشەکشەی دیکە بێتەوە، لەوانە کەمتر بوونەوەی ئاستی هێرشەکانی ئێران، زیاتر بڕیاردانی هەڵا، گۆڕانکاری لە کوردستان، پچڕانی پەیوەندی و لە ناوچوونی شیرازەی هێزی سەربازی ئێران.